باشە تۆ بۆ نوێژ ناکەی دوای مانگی ڕەمەزان؟ بۆچی خەمساردی لە نوێژەکانتدا؟ باشە تۆ بە بەڵگەی ئەوەی کە مەشغوڵی سەرقاڵی واز لە نوێژ دەهێنیت؟ پیاو بە پیاو خوای گەورە دەفەرمێت ڕیجال لا تلهیهم تیجارة ولا بیع عن ذکر الله وإقام الصلاة. پیاوان خوا لە قورئاندا دەفەرمێت کۆمەڵە پیاوێک هەیە، پیاون پیاو، بازرگانی، کەسابەت، ماڵ و مناڵ، هیچ شتێک لە ذیکری خوا و لە نوێژ دووریان ناخاتەوە. وایان لێ ناکات نوێژیان لەبیر بچێ، مەشغوڵی نوێژ ئەو بن کە نوێژیان لەبیر بچێ. بەڵکو پیاو ڕاستەقینە ئەوانن، خوای گەورە بە پیاو ناویان دەبات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە نێوانی پیاو و نوێژنەکەرا چییە؟ ئەگەر ئینسان نوێژی نەکردەوە کوفری کردووە. لە بینی پیاو و کوفرە نوێژکردن هەیە. کەواتە ئاگادار بە ئەگەر خۆت بە پیاو دەزانی بەپێی قورئان و حەدیث ئەوەی نوێژ بکە پیاوی ڕاستەقینەیە. کەواتە بۆچی مەشغوڵی؟ بۆ نوێژ ناکەی؟ وەڵاهی ماڵەکەت، پارۆپولەکەت، دەسەڵاتەکەت و سڵتەکەت نایە بۆ ناو قەبرەکەت. کەواتە ئەوانەی کە نوێژ ناکەن بزانە کێ نوێژی لەسەر فەرز نییە. ئەوەی کە نوێژی لەسەر فەرز نییە ئافرەتێکە لە سوڕی مانگانەدا بێ، تۆ پیاوی. ئافرەتێکە مناڵی بۆ لە زەیسانیدایە، یاخود شێت نوێژی لەسەر نییە، مناڵیش نوێژی لەسەر نییە تا باڵغە بێت، تۆ هیچیان نیت. نە سوڕی مانگانت هەیە، نە زەیسانیت هەیە، نە شێتی، نە مناڵی، ئەمانە نوێژیان لەسەر واجب نییە. تۆ کامیانی؟ هیچیان نیت. کەواتە تو خۆت بە پیاو دەزانی، پیاو بۆ نوێژکەر بە، چونکە لە بینی کوفر و پیاودا چی هەیە؟ نوێژ. ئەوەی نوێژی نەکرد کوفری کردووە، ئەوەی نوێژی کرد پیاوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بین الرجل والكفر ترك الصلاة. کەواتە بزانە تۆ شەرمە خۆت بخەیتە ئاستی کەسانێک کە نوێژیان لەسەر واجب نییە. خێزانەکە لە سوڕی مانگانەی توش نوێژ ناکە، تۆش وەکو نوێژ ناکەی. خێزانەکەت مناڵی بۆ نوێژ ناکە، تۆش نوێژ ناکەی. مناڵە بچووکەکەت کە هێشتا بالغ نەبوو نوێژ ناکە، تۆش نوێژ ناکەی. شێتێکە بەردەوە شوێنێ خۆ گاڵتەی پێەکە نوێژ ناکە، تۆش نوێژ ناکەی. بۆ خۆت دەخەیتە ئاستی ئەوانەوە. پیاو بە پیاو عاقڵی تۆ، خوا عەقڵی پێت داوە.